وڵی مامۆستا گیان چەند پرسیارێکم هەبوو دەربارەی کێشەی عائیلیم. ئەگەر سیر کرد چەکەم ئەگەر گیا نەبوویتەوە و ئیشەکەت هەر نا کێشەی مامۆستا گیان ئەوە نییە، دەربارەی میرات و ئەو شتانەیە. باش. وەڵاهی مامۆستا گیان تەقریبەی داکم ئەوە لۆ ساڵێک ئەچیتن پار ڕەمەزان بچتویەکی ڕەمەزانێ نەنکم ئەمری خوای کرد. ئەو هەموو میراتی کە لە پاش نەنکم ماوە ئەمە بابمان لەدەستدا، یعنی داکم مێردی مردیە بە براکانی گوتی میراتەکەم بدەنێ. ئەمن منداڵم هەنا، داک هەتیمم فەقیرم، یعنی تەقریبەی ئەو میراتی کە لە دوای نەنکم مایتەوە بەس لە هەولێر تەقریبەی 500 مەترێک ئەبی کە هەمووی هەژمار بکەن و بیخەمڵێنن، تەقریبەی وەڵای لەوانەیە 30 دەفتەرێک بکاتن. خاڵەکانم میراتی نادەنە داکم، وەڵاهی ئەڵێن میراتت ناکەویتن، یعنی بابی داکم کە پێش ئەوەی بمریتن گوتیتی میرات مەدەنە کچەکان. با بدوای وتووە؟ نا باپیرم وەی گوتیە. باپیرەش گوتیتی میراتی مەدەنە کچەکانم میراتیان ناکەوی. لا وصية لوارث. پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمیە خاوەن ماڵ وەسیەتی قبول نییە، یعنی بۆی نییە بڵێ فڵانە کەس با 10 دەفتەری بەرکەوێ و فڵانە کوڕیشم 2 دەفتەری بەرکەوێ، کچێکم با هیچ وەرنەگرێ و کچەکەی ترم باوەریگرێ، بۆی نییە ئەمە بکات، ئەبێ بە پێی شەرع دابەش بکرێت. ئەنجا ئەگەر چی باپیرەشت ئەو وەسیەتەی کە بێ وەسیەتەکەی باتڵە و لە شەریعەتا نایخوات. وایە وەڵا یعنی ئێستانە کە داچشم قسان دەگە خاڵم و ئەوان ناکاتن، یعنی کۆبڵەی داکم ئەڵێ من حاشام لە خزم و کەس و خۆم کردیە، یعنی ئەوان بە ڕوون و ئاشکرایی ئەڵێنە داکم ئەتو میراتت ناکەوی، یعنی هەموو پارەکیان ئەوە کردیان، حەرزەکیان هەموو چەکەم تاڵ پەیامەکەت گەیشت وەکو شەریعەت ئێوە میراتی خۆتان وەرەگرن بەشی داکت چەندێ بێ لە شەریعەتە ئەوەنەی بەرەکەوێت. ئەنجاکە خاڵم و ئەوان بەتەمانە بچنە حەمڕۆشتی و لە قوبڵ ئەبێ ئەویان لای خۆی پەروەردگارە حەج و عومرە بە پارەی حرام قوبڵ نابێت. زۆر غەدریان لە داکم کرد، یعنی ئەو کاتێک کە بابیشم مردیا ئەمە دەستکورد بووینە، یعنی خاڵم مەسرفی تازەکەی کردی، ئێستا هەمووی بە چاو داکمدا ئەدەنەوە، یعنی زۆر تەهدیدی داکم ئەکەن، زۆر قسەی ناخۆشی پێ ئەڵێن، یعنی داکم هەمووی هەڵ ئەگری لە ناو هەناوی خۆی ئەهێڵیتەوە، یعنی ئەمە زۆر گۆرەی حاڵیان کە خۆی گۆرەی ئیسلاحی حاڵیان کا. من نازانم قەزیەکە چۆنە، بەس ئەوە نازانم ڕوە شەرعیەکەی باسکەم، حکمە شەرعیەکەی باسکەم، کچەکەم خۆی گەورە دەری خێتان لێ بکاتەوە، هاوکارتان بێ ڕسوی بنیا ڕەبی.